سای کەناڵەکەی ئێوەیە کەناڵی پایتەختە هەر کێشە و گرفتێک لە سنوورێبی تۆماتیکیان ئێوە لە سەختن و شتەکان بە ڕازگویانە دەگوازنەوە. دەستخۆش لێ ئێوەش دەکەین و بەڕاستی بتنە دەنگ و ڕەنجی ئێمە لە سنوورەی بەڵێ نیوان پێ دەین خولێکی یەکجار گەورە خۆش دەکەینەوە بە بۆنەی 16 ئاب. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ناحیەی کەڵەکی ماوەی پێشەستا هەواڵی ئەومان بڵاو کردەوە کە یاریگای 6 یاریزانی ناحیەی کەڵک بە کەلکی یاریکردن نەماوە و پێویستی بە نۆژەنکردنەوەی خۆشبەختانە دوای چەند ڕۆژێک دوای هەواڵەکە ئێمە ئێستا دەستکرا بە نۆژەنکردنەوەی وا خەریکە چاک دەکرێت. کاک عەزیز ئەگەر باز لە نۆژەنکردنەوەی ئەو یاریگایەمان بۆ بکەی لە ئێستادا. سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی میدیای پایتەختان لێ دەکەین کە بتنە دەنگ و ڕەنجی ئێمە لەو سنوورەی دەستان خۆش بی. سەرەتا ئێمە بڕیاردا بکە فریزەکەمان لۆ بۆ گۆڕدرێ ئەویش دوایەوەی بە دوواداچنمان لۆ کرد لەگەڵ لایانی پەیوەندیدار خۆشبەختانە هاتنە سەرخەت و کە بڕیاردرا گۆڕینی نەک بەس گۆڕینی فریز بەڵکو سیمەکەش بگۆڕدرێ. ئەوەی جێگای خۆشحاڵیە کە هەموو دام و دەستگای حزبی و حکوومیەکان لە سنوورە پاڵپشتمان بگرن. مدیر ناحیەی کەلک بوو، لێژنەی ناوچەی بوو، ناوەندی باڵای بەردەڕەش بوو، ڕێکخراوی کەلک بوو. لێرە دەمانەوێت سوپاسی هەموو کەسانەی بکەن ئەگەر بە 1 و 6 یارمەتی دەربن لەو شتانە. خۆشبەختانە ئێمە جاران کە لەو سنوورەی داوای شتێکمان کردمان دەنگمان نەدەگەیشت زۆر بە زەحمەت، بەڵام ئێستا لە سای کەناڵەکەی ئێوەیە کەناڵی پایتەختە خۆمالیە کەناڵی ئێمەیە هەر کێشە و گرفتێک لە سنوورێبی تۆماتیکیان ئێوە لە سەختن و شتەکان بە ڕازگویانە دەگوازنەوە. سوپاس هەموو کەسانە دەکەن کە یارمەتی دەربوون لە گۆڕینی نۆژەنکردنەوەی یاریگای کەلک. ئەوەی بۆماندانراوە کە مودەی 15 ڕۆژە پێم وابیت کە هەر لە سیم و فریز و گۆڕی یاریگە هەموو دەگۆڕێەوە. ئێستا بە چای خۆشتان دەبینی ئەوڕۆکە یەکەم ڕۆژی دەستپێکردنی شەکانیانە قۆناغی یەکەم چی دەکرێتگە قۆناغی یەکەم ئێستا ئەمڕۆ تۆڕ و تۆڕەکان هێنایانە خوارێ. ئینشاڵڵا ئەوڕۆ سیمەکە دێتە خوارێ بەیانی یان دوو بەیانی دەست دەکەن بە هینانە خوارەوەی بۆڕیەکان، چونکە ئەگەرمە تەماشای بکەن بۆڕیەکان کە جاری پێشترش باسمان کرد بۆڕەکان هەموو شکایە لەسەرەوە. قۆناغی یەکەم هینانە خوارەوەی بۆڕیەکانە لەگە سیمەکەی اینجا دەست دەکرد بە نۆژەنکردنەوەی یاریگاکە، واتە سەرەتا دەبی سیمەکە بێتە خوارێ لەگە بۆڕیەکان دوایکە نۆژەن بکرێتەوە ئەو دەست بکرێت بە دروستدانانی فەرشەکە. پێشبینی دەکەم 15 ڕۆژی دی بەڕووی یاریزانان بکرێتەوە ئینشاءڵڵا 15 ڕۆژ کە دەکرێتەوە ئەوەی لە تواناماندابی ئەوانش کەسانی چالاکن و ئیشکردن هەر خۆی ئەوەی ئیشیوانە کە یاریگای دروستکردن ئیشەکەی خۆیانە ئینشاءڵڵا لە ماوەی 15 کەمتر لە 15 ڕۆژ ئینشاءڵڵا کۆتایی پێدەین. دوایکردنەوەی ئەو یاریگایە چاوەڕێ دەکرێن هیچ خولی تر بکرێتەوە. بە تەئکید ئەمە هەندێک بۆ نەما لە پێشە ئینشاءڵڵا لە ئەگەر تەوا بکرێت لۆ مانجیاشت بەڵێ نیوان پێ دەین خولێکی یەکجار گەورە خۆش دەکەینەوە بە بۆنەی 16 ئاب ساڵیادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان هەروە لە دایکبوونی جەنابی ڕابەر و سەرۆکمان جەناب کاک مسعود بارزانی ئینشاءڵڵا خولێکی گەورە دەکەینەوە پەنا بەخوا، بەڵام چاوەڕێ دەکەین کە ئەمە یاریگایەکەمان تەوا بکرێت کە تەوا بوو ئینشاءڵڵا چالاکیمان بەردەوام دەبێت. مامۆستا هەندێک کەم و کورتیدی وەرزشی هەیە ئێوە بۆ لایانی پەیوەندیدار بەرزتان کردوتەوە ینی لایانی پەیوەندیدار ئەمە نمونەیەکمانەیە کە یاریگای 11 یاریزانی ئەوە پترۆ دۆلار ئەمە دەبین ڕۆژانە بەڕێوەبەری ناحیە و دام دەستگای حزبی حکوومیەکان لە سەختن بگرە ناوەندی باڵای بەردەڕ شێمە چەند جاری کتابمان کردیە، بەڵام ئەوە کێشەی یاسایی لەسەرە. خۆشتان دەزان پترۆ دۆلار ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بە خەیرانێکی دارایی تێدەپەڕن بەهۆی ئەو ناکۆچێکە حکوومەتی بەغدا هەیت لەگەمە بەبێ بیانۆ بەبێ هیچ شتێک دەبینین کە معاش مۆزەفەکانی بڕی کوپارەی دەنێری لۆ پرۆژەی ئەوە لە ساڵی 2013 و یاریگە 11 یاریزانیمان ئاوایە. زۆر جاران داوامان کردێ بە کتابی ڕسمی لایانی پەیوەندیدار ئاگادار کرایەوە ناحیا قایمەقام لە هەمووی لەسەر خەتن لۆکردنەوە 11 یاریگە 11 یاریزانی. شتێکی تریشێ لێرە بینی ئەمە یاریگە ناحیە کەلک یەکجار گەورەیە، ئەگەمە بێت باسی ناحیە کەلکن یەکجار گەورەیە، ئەتوو بە دوو یاریگای تێژ ناحیە کەلک
پێداویستەکانی وەرزشی پڕ ناکاتەوە ئەمە تەنانەت نزیکی هەفتا فەریقمانێ لە سنوورە زۆربەی یاریزانەکانمان لایەنەکانی کوردستان گەمەی دەکەن زۆربەی ئەکادمیەکمانەیە ئەکادمی لێرێ یانەت و ئەو شتانە هەمووی لە سەیەک یاریگا زۆر زەحمەتە دەبێت و ڕاچاوی بکرد کە ئەو یاریگایە مقاومەی و هەموو وەرز جوانە ناکە بەس ئینشاءالله و جارە بە شێوەیەکی مۆدێرن نوێژەن دەکرێتەوە کە لە ئەساسی وەدەگۆڕدرێت هەموو شتەکان پەنا بەخوا لە نزیکترین کات ئینشاءالله شتی جوان دەبینی دەستخۆش لێ ئێوەش دەکەین و بەڕاستی بتنە دەنگ و ڕەنجی ئێمە لە سنوورەی دەستان خۆشببی و گەرە بەخێرن سەرچەوە بەڵێ بینەرانی پایتەخت میدیا هەمیشە لە خەمی خەڵکدا بۆیە هەر کەسێک هەر کێشە و گریفتێکی هەبی دەتوانانی پەیوەندی بە پایتەخت میدیا بکەوە بە زووترین کات بە دووادان و چوونی بۆ دەکەوە ئێستادا یاریگای ناحەی کەڵک خەریکی نۆژانکردنەوەیە خەریکە بەڕووی یاریزانان دەکرێتەوە دوای 15 ڕۆژی دی.